کۆمەڵی ئیسلامی کوردستان هێزێکی سیاسی ڕازگۆی خاوەندید و استراتیژێکی نیشتیمانی و خاوەن ڕۆحیەتێکی تەحەدی گەورە کە هەر هەنگاو و هەڵوێست و کارێک لە پێناوی خوا و بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بێ ئەنجامی دەدا ئەگەر بە زیانی بەرژەوەندی ڕێکخراوەیەکانی خۆشی تەواو بێ. ئەم هێزە سیاسیە هیمەت بەرزی و هەڵوێز ڕوونی لە ئاسێکی هێندە بەرزدایە، پابەندبوونی بە بەڵێنەکانی و قوربانیدان لە پێناو خەڵکەکەیدا بە شانازی و سەرکەوتن وەسف دەکا. بۆ هێزێکی سیاسی کە لە ژینگەیەکی پڕساختەکاری خەباتی مەدەنی دەکا لەگەڵ کۆمەڵێک هێزی خاوەن ڕەگۆڕیشەی داوکراوی گەندەڵی و لەشکری چەکدار و میلیشیا و دەستگای ئەمنی حیزبی کێبڕکێ دەکا. سەرکێشەیەکی گەورەیە کە بەو پەڕی خۆڕاگری و باوەڕ بەخۆبوونەوە ڕووبەڕووی ئەو واقعە دەبێتەوە. ئێوە بیرتانە لە پێش هەڵبژاردنە پارلەمانیەکەی عێراقی 12 ئایاری ڕابردوو کە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک بەڵێن بە خەڵکی دەوت دڵنیابن هەرگیز سازش لەسەر مافەکانتان ناکەین، بێخەم بن ناچینە بەرەی گەندەڵی پیسخۆریەوە، یان مافەکانتان دەسێنین یان ژیانی ئێمەش لەگەڵ ژیانی ئێوە و لەناو ئێوە دەبێ. ئەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان و نوێنەرەکانێتی کە لەگەڵ خوا و خەڵکی خوا ڕازگۆن و ڕاستیان کرد. بینیتان چۆن هیچ شتێک ناتوانێت بێتە بربەست و لەمپەر لە بەردەم ئەم هێزە سیاسیە بۆ کۆتایی هێنان بە قۆرەخکاری و هەژمونی 27 ساڵ دزی و دابەشکاری و پیسخۆری و درۆی کوردایەتی لە بەغدا. کۆمەڵی ئیسلامی کوردستان پشت ئەستور بە هەڵوێست و استراتیژ و دیدەڕۆشنەکەی بەرچاوڕوون لە هەنگاوەکانی و لەژێر بڕیاری دروستی سەرکردایەتیکی دووربیندا چاونەترسانە هەوڵەدا لەسەر ئەرزی واقع ڕاوەی دەستا و دەستی دەسەڵات و گێڕانەوەی مانە و شکۆ بۆ پرۆسەی سیاسی بۆ ئەو هێزانە بکە کە سیاسەتیان کردوتە بازرگانی و پۆست و کورسیان تەنها بۆ پەیداکردنی پارە و تێرکردنی بەرژەوەندی ئابووری و حیزبەکانی خۆیان و سەرکردە و بنەماڵە سیاسیەکانی خۆیان. ئەم هێزە ئیسلامیە تەنها بە دوو نوێنەرەوە لە پەرلەمانی عێراق چۆتە ناو کێبڕکێ بەدەزێنانی مافێکی خەڵکی کوردستانەوە کە جگە لە ململانێ حیزبی و مەزهەبی و قەومیەکانی ناوخۆوە هەژمونی وڵاتانی نێودەوڵەتی و ئیقلیمیش ڕۆڵی گەورەیان تێیدا هەیە، بەڵام ئەو کاتەی ئیرادەی ڕاستەقینە بوونی دەبێ ئیتر کەمی و زۆری ژمارەی کورسی و نوێنەر پێگەیەکی ئەو تۆیان نامێنێ. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە کاندیدکردنی ئەحمەدی حاجی ڕەشید بۆ وەرگرتنی پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق و بەردەوامیدان بەو کێبڕکێوە و ڕەتکردنەوەی هەر جۆرە فشارێکی ناوخۆیی و ئیقلیمی لە دەرەوەی ڕێکەوتنە حیزبیەکان و بەدەر لە مامەڵە ژێربەژێرەکان گەورەترین هەڵوێست و هەنگاوی کردەیینە کە دەبێت لە ئاسی شەقامی کوردستانی و ڕای گشتی ناوخۆییدا ئەم ڕۆحی تەحەدیاتە بە گرنگ و گەورە و پڕبایەخ تەماشا بکرێت و هانی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بدرێ کە بەردەوام بێ لەسەر ئەو ململانەیەی لەگەڵ بەرەی گەندەڵی کە هەموو شتێک بە مڵک و بەردەستی خۆی دەزانێ. ئەگەرچی لە دوو ڕۆژی ڕابردوودا فشارەکان لەسەر کۆمەڵی ئیسلامی کوردستان و پەرلەمانتارەکانی لە بەغدا بەتایبەتیش خودی ئەحمەدی حاجی ڕەشید ئێجگار زۆر و گەورە بوون بۆ پاشەکشەکردن لە خۆکاندیدکردنی بۆ جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران، بەڵام ئەم هێزە دوا بڕیاری ئەوە بوو کە با پرۆسەی سیاسی و ئەوەی پێی دەوترێت دیموکراسی ڕاستەقینە ڕێڕەوی خۆی وەربگرێت و ئەو مافە بدرێ بە نوێنەرانی خەڵک بۆ یەکلاییکردنەوەی و حیزبەکان دەزوەر نەدەنە کاروباری پەرلەمان و نوێنەرایەتی خەڵک نەک کۆمەڵ لە ژێر فشار و مامەڵی ژێربەژێردا گۆڕەپانەکە بۆ ئەوانی دی چۆڵ بکە، چونکە کۆمەڵی ئیسلامی کوردستان مەیدانی نوێنەرایەتی ڕاستەقینە و شەڕی مافەکانی خەڵک و گۆڕەپانی سیاسی بۆ کەس و لە پێناو هیچ شتێکدا چۆڵ ناکە.